گومانی تیانە هەمووتان متابعی ئەو هەموو کارەسات و ناسۆراکەن بەسەر کە بەسەرگەلی مسلمانی عێراقانە دێ لە بورما میانمار. ئێوەش هەمووتان دەروونتانە جوڵێ، هەست و سۆستان بۆیانە جوڵێ و عەتف و شەفقەتتان بەرامبەریان هەیە. و بە هەمان شێوەش ئێوەش هەروەکو من هەر سەرسامن لەوەی کە بۆچی هیچ کەسێ لەسەریان بەجواب نایە. بەڵام ئەگەر حەقیقەتەکانمان زانی، حەقیقەتی ململانەی نێوانی ئەهلی ئیمان و ئەهلی کوفرمان زانی، ئەو سەرسامێتیمان لا نامێن. پاشان ئەگەر زانیمان پلانەکە خۆی چییە؟ مەشغوڵبوونی مسلمانان بە شوێنی دوورەوە نەک تەرکیزکردنە سەر شوێنی نزیک. وەکو ئەوەی کە مسلمانان لە ئەندۆنیسیا مزاهرەکەن بۆ فەڵەستین، لە نایجیریاوە مزاهرەکەن بۆ بورما، لە بەنگلادیشەوە مزاهرەکەن بۆ شام، بەڵام هەرێکەش ئەوانەی نزیکی خۆی بیرچۆتەوە. راپۆرتەکان بە شێوەیەکی گشتی ئێوە شەزانن وتیان کە 125,000 کەس دەرکراون لە وڵاتی خۆیان، لە ناوچەی خۆیان دەرکراون و هەیە نەگەیشتۆتە بەنگلادیش و هەیە نەماوێتی بکەن. لە کاتێکا کە ئەهلی عێراقان لە ڕاستیە خەڵکی یەمەن و سعودیە و عێراق و شام و ئێران و ئەنجا بەنگلادیشن و هەندێکیشیان لە هەندستان و ڕۆشتون کە فارسی زمانەکان.